بەڵێ خۆشەویستان بابەتی منداڵبوون بەتابەت بۆ کەسانێکی یەکەم جاریانە منداڵیان دەبێت یاخود تازە بوون ئەبنە دایک و بڕیاریان داوە کە ببنە دایک و منداڵیان ببێت بابەتێکی زۆر گرنگە بەتابەت بۆ خانمانەی کە بیستویانە کە منداڵبوون بە سروشتی ئازارێکی زۆری هەیەوە مەترسیەکی زۆری هەیە بڕیار ئەدەن کە بە نەشتەرگەری منداڵیان بێت بزانین کامیان باشترە ئایا بە نەشتەرگەری منداڵ بێت یاخود بە سروشتی منداڵ بێت و بزانین چۆنیش خانمان خۆیان ئامادە بکەن بۆ ئەوەی کە بە هەر کامێک لەو ڕێگایانە بیانوێت منداڵیان بێت و ڕێنمایەکان چین و ڕێکارەکان چین بۆ ئەوەی بڕیا بدەن کامیان باشترە. ئەویش با میوانداری زۆر بەڕێز دکتۆرە پەخشان ئەشرەف ڕەباتی پزیشکی پسپۆری ژنان و منداڵبوون و نەزۆکی کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە زیاتر بابەتەکە گەنگەشە دەکەین و ڕوونکردنەوەی زیاتر دەدات لەو بارەیەوە. زۆر دکتۆرە ئەمە لەو دەست پێ بکەم دایکێک کە بڕیار دەدات منداڵی ببێت لە چ قۆناغێکدا پێش منداڵبوونەکە یاخود لە قۆناغەکانی سەرەتای دووگیانەکەیدا دەتوانێت بڕیار بدات کە منداڵەکەی بە سروشتی بێت یاخود بە نەشتەرگەری و چۆن خۆی بۆ ئامادە بکات. وڵای بەڕای من دایکەکە بڕیار نەدا بەوە ئەی بێ چکم دایمە ئەڵێ با دایکەکە خۆی بە نەخۆش هێدانێ و وازی لێ بێنێ مناڵەکە قەرار با چۆن بێ لەبەرەوەی ئەم قەراردانی کە دایک ئێستا پێشەوەی دووگیانە بێ ئەڵێ من بە نەشتەرگەرێن بێەوە زۆر هەڵایەکی گەورەیە چکم تۆ نازانی ئەم دووگیانێکە دروستە بێ لەوەی خۆی زەرور بێ بە نەشتەرگەری لەوێ زەرور ڕێبێ لەبەرەوە ئەو بیرکردنەوەی کە لە پێش مناڵبوون ئەیکەنە مێشکی خوانەوە ئەوە ڕنگانەوەیکی زۆر خراپی ئەبێ دوایی لەسەر پرۆسەی منداڵبوونەکە ئەگەر بۆ خۆ حازرکردن بڵێ پێش مناڵبوون طبعاً بەعزێ هەیە مەسەلەن کێشی زۆرە بەعزە نەخۆشیەکی هەیە چارەسەری ئەوانە بکرێ باشترە بۆی نەبێ بە کێشە لە کاتی مناڵبوونەکەی قەڵەوی هیچێکە لە کێشەکان بۆ بوونی مناڵ بە سروشتی یان ببێ بە هۆکار بۆ ئەمەلیات بوونی نەخۆشیەکانی وەکو شەکرە و زەخت و ئەو شتانە ئەبێ پێش دووگیانی ئەوانە هەمووی چێک بکرێ و کۆنتڕۆڵ بکرێ بەڵام شتە گرنگەکان ئەوەیە لە کاتی دووگیانیە لە قۆناغەکانی دووگیانی لە هەموویە ئەوەیە ئەو دایکە بە ئەرێنی بیرکاتەوە یعنی بیرکردنەوەکەی با بەرەو ئەوە نەڕایەک سەر نەشتەرگەری زۆر شت هەیە کە یارمەتی ئەدا بەرەو سروشتی بڕوامەوە نمونە کلاس هەیە یعنی کۆرسات هەیە وەری ئەگرن لە بیدایەتی لە دووگیانێکەوە دەست پێ ئەکەن ئەو کۆرساتانە یارمەتی ئەدا بۆ بوونی سروشتی لە مێشکی دایکەکە ئیسەسپێنێکەوە کە سروشتێکە باشترە بۆی ڕاضە هەیە ینی وەرزش هەیە ئەیکەن یۆگا هەیە ئەیکەن ئەو شتانە هەمووی یارمەتی کشانی ماسوولکەکانی جسمی ئافرەتەیە بۆ ئەوەی بۆ کاتی مناڵبوون یعنی ئاسایی بێ و بۆی ئاسان بێ مناڵبوونەکەی ئاسان بێ وەکو پێم بیرکردنەوەی ئەرێنی کە بیرکاتەوە ئەمە خۆی هەموو کەسێ زانێ خۆمان و نەخۆشەکان و دووگیانەکان هەموو ئەزانن کە سروشتێکە باشترە. باش دکتۆرە ئەو جیاوازیمان بۆ بکەی جیاوازی نێوان منداڵی سروشتی و منداڵی نەشتەرگەری چییە و بۆچی هەمیشە ئەوترە سروشتێکە باشترە بۆ دایک هەم بۆ کۆرپەلەش لەبەر ئەو مەترسیانی کە هەیە لە نەشتەرگەری لە نەشتەرگەری مەترسیەکان زۆرە مەترسیت هەیە کاتی ینی مەترسی ئەوەلی پێ ئەوتێ کاتی لە کاتی نەشتەرگەرەکە مەترسی هەیە لە دواییە بۆ دووگیانی دوای ئەوە خۆی ئەمەیان زیاتر کێشەیە لە نەشتەرگەری کە مەترسیەکانی لە دوایە بەعزە هینێکەیە ئاکام هەیە لە دوایە دەرئەکەوێ بۆ مناڵی دووەم و مناڵی سێم و بۆ دوای ئەوە لەبەر ئەوەیە بەڵام ئەگەر بە سروشتی بیبێ یعنی بۆ مناڵی دوای ئەوە مناڵی دوای ینی زیاتر لە دووەم و سێم و ئانە هیچ ئاکامێک هیچ مشکلێکی نێ بگرە مناڵبوونێکی زۆر ئاسانشی ئەبێ عادەتەن مناڵبوون لە نۆبەرەیە دوو ئەوەنە بۆ سێ ئەوەی پێ ئەچێ لە وەکو مناڵی دووەم و سێم هەموو جار ئێمە بۆ نەخۆش ئەڵێن تۆ لە مناڵی یەکەم تەحملت کرد ئیتر ئەوانەی تر خۆی زۆر ئاسان ئەبێ بۆت طبعا تەمەنی دایک زۆر دەوری هەیە ئێستا بە بۆنەی ئەوەی کە زۆر لە تەمەنێکی مناڵەوە زەواجەکان هیچێک لە هۆکارەکان ئەوەیە هۆکاری سەرەکی بەڕەئی من ئەوەیە کە ئەوەی لە دەوروبەرێتی هاندەری نین یان بە خراپە هانی ئەدەن یعنی مەسەلەن دایک دەورێکی زۆری هەیە کە هاندەری کچەکەی بێ کە بە سروشتی باش چیرۆکی خۆی بە باسکە خۆ ئەمە دایک و نەن و هەمومان هەمویان هەر بە سروشتی بوویانە زۆر جار ئەو ئازاری کە خۆی شتێکێکا بەترسێک بۆ بەرامبەرەکەی تر ئەوتوانێت وەرارێکی هەڵەبات خۆی ئەبێ ئەگەر بێتە سەرڕاستی نابێ ئەو چیرۆکە نەگەتیڤانە بۆ نەخۆشی بۆ دووگیان باس بکرێ یعنی بۆچی تۆ شەرت نییە لە مشکلەیەک لە مناڵبوونی کەسێک ڕوو ئەدا لەوەیە لە 100 ڕووبە لە 100 2 ڕووبە تۆ بۆ ئەوە بکەی بە
نمونە بۆ ئەو نەخۆشە و بیترسێنی چکۆ ئێمە ئەوانەی کەیان بەڕاستی زۆرینیان ترساون ترسێکی زۆر لە دڵیانە هەیە ئەو ترسەش هەر ئەبێ بە هۆکات جار واشەیە کە قەناعەتی پێ ئەەکەی هەولی لەگەڵ ئەدەی ئەچێتە پرۆسی مناڵبوونەکە بەڵام لە ناوڕاستی مناڵبوونەکەیە تەواو ئەوەستێ چکم لە مێشکیا خۆی بۆ حازر کردووە خۆی بۆ حازر کرد نابێت ئازار ببینێ نازانێ ئازار هەرە بێ هەبێ لە مناڵبوون منم جا بە نەخۆشەکان لە مناڵبوون نییە بەبێ ئازار یان لە پێشە ئەیبینیە لە دوایە ئەیبینی باشین کاتە نەشتەرگەریش ئازاری هەیە بەڵێ ئەی چۆن ئەرەوڵان نەشتەرگەریش ئازاریە ئەی تۆ 5 تەبەقە 6 تەبەقە لە سکێ و ئافرەتە ئەبڕیت و مناڵ دەرێنیت و دوای ئەی دووریتەوە خۆوە ئازارەکەی کاتی نیە هەرە و دەقەیە بەردەوامە بێ هەتا ئەوە چاک کاتە جیازەکەی ڕەنگە درێژخایەن بێ ئازاری ئەوە طبعاً درێ من پێ دەڵێم بۆ دو ڕۆژی دایمە سروشتی بێ ئاکامە وەکو نەشتەرگەری تۆ لە نەشتەرگەریە زۆر شت هەیە کە لە سروشتیانێ بۆ نمونە بە باسی کاتی نەشتەرگەریەکە بکەین لە کاتی نەشتەرگەریە خوێن بەربوون لە نەشتەرگەریە دوو ئەوەنەی سروشتیە چون تۆ لە هەردووکی خوێن بەربوون هەیە بەڵام بۆ نمونەگەر لە سروشتیە بتڵێ خوێن بڕوا لە نەشتەرگەیە دوو بتڵ ئەڕوا ئەمە ئەگەر نۆرمەڵ بێ نەشتەرگەریەکەت بێ مشکلە بێ ئاکام بێ ینی هەیە نەشتەرگەریە تۆ تووشی مشکلە ئەبی خوێن بەربوونە ئەو خوێن بەربوونە طبعاً تۆ پێویست بە دەرمانی زیاترەکە پێویست بە دانی خوێن ئەدا بە پێکاتەکانی خوێن کە ئەمانە هەمووی جار وایە هەستاریەکی بەسیط لە هیچ لەو شتانە دروستە بێ زۆر کێشەیەکی درێژخانت بۆ دروستەکە یعنی نەخۆشمان هەبووە لە هەستاریەکی بەڵێ خوێنیا دەرمانە گەشتۆتە ئەوەی کە مەسەلەن گورچیلی لە ئیش بوەستێ چەندێک کاتی بووە مەسەلەن بەڵام مانەوەیەکی زۆری ئەوێ لە نەخۆشخانە عیلاجێکی زۆری ئەوێ ئەوە یعنی بۆ دوایە هەر ئەبێ بە سترێس و ستەدمەیە بۆ ئەو نەخۆشە اینجا برینداربوونی ئەو ئەندامانەی کە نزیکین لە مناڵ بوون تۆ خۆ دەزانی ئەمە تۆ بەچەخۆ سکی دایکەکە ئەدری ڕەحمی ئەدرێتە ئەو مناڵە دەربێنی جاروا هەیە لەو دەوروبەری مناڵات چی نزیکە لەو ئەندامانی ناوسک معڕەزە بۆ برینداربوون لە کۆڵۆن لە ڕێخۆڵەکان لە میزەڵدان لە یعنی بۆڕی میزەڕۆ ئەوانە هەمووی معڕەزن اینجا زۆربەی کار مەسەلەن بۆ نمونە جاروایە برینداری منداڵەکە ینی بۆ نمونە ڕەحمی دایکەکە تەنکە بێتەوە لە مەراحلی یعنی خۆناخەکانی کۆتایی ئەو نەتەنک بۆ تۆ یان نووساوە مەسەلەن بە جستەی مناڵەکەەوە یان ئاوی دەوری مناڵە خۆی کەمە بێتەوە و ئەنووسێ لەگەڵکردنەوەیە بۆی هەیە مناڵەکە تووشی برینداری بێ هەرچەندەوە شتێکی کاتیە و زۆر قرس نییە بەڵام هەیە بوونی دروستبوونی جەڵدەی سیەکان ئەوەش هیچێکە لە هەرە مەترسیدارەکان یعنی ئاکامە مەترسیدارەکانی نەشتەرگەری کەوا ئەبێ بەهۆی کڵۆیە خوێن لە خوێنبەرەکان خوێن ئەوانی کە ئەیگەڕێنێتەوە سەرەکەوێ بۆ سیەکە و تووشی جەڵدەی سیەکانی کە یاخود جاروا هەیە دڵۆپێ لە ئاوی دەوری مناڵەکە ئەچێتە بۆڕی کە ئەوە شتێک نییە لە کۆنتترۆلی کەسابێ ناتوانانی هیچ شتێ بکەی بڵێ ڕێگربی لەوە ینی بەدەستی تۆ نییە دڵۆپێ لەو ئاوە ئەچێتە دەمارێکی لە ناوە ئەچێت سەرەکەوێت بۆ سیەکان تووشی جەڵدەیکەوە مانەوەیەکی زۆری ئەوێ لە چاودێری چڕ جاروا هەیە تەنان دەبێت بە هۆکاری لە دزانی دایکەکە ئەگەر جارواشی ئەبێ بە هۆکاری لە دەزانی بەشێ یعنی مەسەلەن ئەگەر تۆ ئەو جەڵد بەخەوت بێ بەسەرکەوێ بۆ مێشکی مەشاکلەکانی زۆرە مشکلەی بەنجش هەر خۆی بەتەنیا بابەتێکی زۆر گەورەیە یعنی تۆ ئەگەر بەنجەکە گشتی بێ ئەگەر نیو بەنج بێ هەردووکی مەشاکلی زۆرە ینی ئاکامەکانی زۆرە مەترسیەکانی زۆرە یعنی دەرمانێکی زۆرەی بەو نەخۆشە هەرچەندێ بەنجی نیوەی سەلامەترە لە گشتی بەڵام بەشی خۆی هەر هینی هەیە مزعفاتی هەیە بۆ نمونە نەخۆشی وایە تووشی سەرێشەی درێژخان ئەبێ نەخۆشی وایە شوێنی ئەو بەنجەی مەسەلەن ئازارێکی هەرچەنێ ئازارەکە کەم بێ ئەمێنێتەوە دکتۆر بۆ لە دایکبوونی نەشتەرگەری کام بەنجیان زیاتر بەکاردەهێنرێت تقریبا لە 190 نیو بەنج چکۆم پێ دەڵێن مەترسیەکانی نیوەی گشتیە بەڵام هەر ئەش بێ جاروا هەیە بەنجەکە نای یعنی دایکێ چەند محاولەی لەگەڵەکە ناگرێ مەجبوری گشتێکا بن زۆر باشە با بێنە سەر لە دایکبوونی سروشتی حەزەکەی با من مشکلەکانی لە دواییشە تەواوکەین چکۆن ئەوە ڕەبتی هەیە بە مناڵبوونی دوای ئەوە ئەم مشکلانەی و باسمان کرد و ئەم مەترسیانە ئەمە لە کاتی ئەمەلیاتەکەێت تۆ مەترسی ترت هەیە لە دواییە کە ئەوەیە ئێمە زیاتر نەخۆشهانە دین بڵێن بە سروشتی ئەڵێن تۆ چکۆن بە سروشتی ئەم مشکلانەت نییە هیچ لەم مشکلانە بۆ نمونە لە
بۆ مناڵبوونی دوای ئەوە لکان و نووسانی ئەندامەکانی دەوروبەری مناڵدان تۆ ئەو منطقەیە کە ئەی بڕی چاکە بێتەوە لە حیاتی ناگەڕێتەوە سروشتی خۆی وەکو خۆی لا لکانن دروست دەبێ بۆ نمونە ئەو طبقانەی دیواری سک هەمووی بەیە کە ئەڕۆخە جارای ئەلیکێ بە مناڵدانەوە جارای میزڵدان ئەلیکێ بە مناڵدانەوە جارای ڕێخۆڵە ئەلیکێ بە مناڵدانەوە ئەوانە شەکە ئەڵم لە کاتی بوونەکردنەوە جاروایە تۆ ئەوەل طبعا ئەوە هەر لە نەشتەرگەری یەکەمە بە دەگمەن ڕووبە نەشتەرگەری دووەم و سێم یان هەتا زۆر بڕوە ئەوانە مەترسی زیاتر چکم ئەو لە کاتی چاکبوونەوە ئەو لکان و نووسان نەبەیەکەوە دروستە بێ جارواشەی ئەگەر لە یەکەم شا هەبێ جاروایە ئەو نەخۆشە خۆی پێشووتر ئەمەلاتێکی تری کردووە مەسەلەن ڕێخۆڵە جۆرەی کردووە ڕێخۆڵە جۆرەی تەقیەوە کە ئەو نەخۆشانە ئەوە زیاتر مەترسیان هەیە لەبەرەوەی تۆ متەئەکیدی کە لکانن هەیە یا هاوکردنێکی حەوزیان توش بوو بێ ئەوانە لکانیان زیاتر ئەبێ ئەمە بۆ دوا ڕۆژ کەوتم مەسەلەن دروستبوونی مناڵ لە شوێنی نەشتەرگەرێکە کە وڵاشەکە لە شوێنی نەشتەرگەرێکە هینەبەیە مناڵەکە لە شوێنی نەشتەرگەرێکە دروست بێ بۆ مناڵی داهاتووی ئەو پێی ئەوترە سکار ئیکتۆپیکە ئەوە ژەر زۆر مەترسیدارە چکم جاروا هەیە ئەبێ بە کە ئەتەوێ لە عیلاجی ئەبێ بە هۆکاری کردنەوەی ئەمەلیاتەکەی و برینداربوونی ڕەحمی جاروایە هۆکاری ئەبێ بە نەزیفیەکی زۆر یان ئەگەر یۆڵاشەکە بچەقی لە شوێنی نەشتەرگەرێکە ئەوەش پێوتە پلاسەنتا پریڤیا ئەوەش هیچێکە لە یعنی ئەو مەترسیدانەی کە زۆر ئێستا باوە زۆرش ڕوو ئەدا ینی مەجاران ئەو حاڵەتەمان زۆر بە دەگمەنە بینی چکم زۆربەی دایکان بە سروشتی ئەیان بوو ئێستا لەبەرەوەی ئەو نەشتەرگەری زۆر بووە ڕۆژانە ئەو حاڵەتە ئەبینین کە زۆر جا ئەبێ بەهۆی خوێنبەربوونێکی زۆر جاروای یعنی تا بێ بە هۆکار لە دەزانی دایکەکە جاروایە بێ بە هۆکاری لە دەزانی مناڵدان لە پێناو نەجاتبوونی ژیانی دایکەکە مەجبور ڕەحمی دەرکەی چونکە هێڵاشە کە لەسەر بەشی ئەمەلیاتەکە دروستە بێ لە بەشی خوارەوە بەشی خوارەوەی منداڵدان بە هەر بە تەبیعی خۆی ماسوولکەی کەمە گرژبوونەوەی کەمە لەبەرەوە کاتی مناڵبوون ئەو وێڵاشە لێ بێتەوە ئەو دەمارە خوێنانە هەمووی خوێنبەربوونێکی زۆری ئەبێ زۆر جار ئێمە زەرور ئەبین بە گرێدانی ئەو خوێنبەرانی کە بۆ ڕەحم ئەڕوا ئەوش پێویستی بە دکتۆری نەشتەرگەری دکتۆری دەمارەکانی خوێن ئەبێ زۆربەی کاتێستا ئەم ئەمەلیاتانە لای ئێمە هەمووی بە تیم ئەکرێ لەبەرەوەی ئەوە قورسە ئەمەلیاتەکە هەر لە بیدایەتەوە کە دایکەکە ئەبێتە ئەمەلیات پەنجەمۆری ئەوەی پێکەی کە تۆ خۆت بەرپرسیاری لەوە و بۆی هەیە ڕەحمت دەربی یعنی بەڕازی بە لەسەر ئەوە ئەنجا بۆی ئەکرێ ئەو نەبە مەترسی زۆرە ئەو ئەمەلیات ئەمەش تەبعاً بە هۆکاری مناڵبوونی نەشتەرگەری دروست بوو ئەگەر تۆ نەشتەرگەری نەبێ یۆڵاش بەدەگمەن لەوێ دروست بێ لەمە ئەو دایکە بەردەوام بۆ یعنی درێژخایەن ئازار و سڕبوونێکی هەیە لە شوێنی ئەمەلیاتەکەی تەبعاً ئەمەژە گۆڕێ هەیە زۆرەکەوە تەئسیر لە ژیانی ڕۆژانەی ئەکا هەیە بە دەرەجەیەکی کەمە یعنی مەسەلەن ئەو لکانەی کە دروستە بێ لە ناوەوە جاروای ئازارێکی زۆری بۆ کە ئازاری سوڕی مانگانەی زۆر زیاترە بێ ئازاری ینی کاتی سەرجەیی زیاتر ئەبێ ئەوانە هەمووی بە بۆنەی ئەو حاڵەتەوە لە کاتی نەشتەرگەریە زۆربەی ئافرەت مەسەلەن هەستی پڕبوونی میزڵدانیان نابێ و ناتوانن میزکەن تۆ مەجبوری سۆندەی بۆ ئەدانەی بە شێوەیەکی کاتی جاروای دانانی ئەو سۆندەی ئەبێ بە هۆکاری ئیلتیهاب و هەوکردن لەو مەنتقەیەکە لە دوایە ناڕەحەتی بکە زۆر باشە دایکێک ئەگەر شتیتر ماڵاژی بۆ کۆرپەکەش مەسەلەن ئەو دایکانی کە بە نەشتەرگەریانە بێگەر ملاحەزە بکەی مەسەلەن وەکو سروشتێکە زیاتر نسبەی زیاتریان ئەتوانێت شیردانی سروشتێکە بکە دایکەکە ئەوەی کە بە نەشتەرەیە بە مەهانەی ئازار و بە مەهانەی کەوتۆ و ناتوانێت تا 6 سەعات دەکەوێ و ناجوڵێ و یەکسەر شیرەکە نەدەمی مناڵەکەەوە سەرێکی لە دوایە مناڵەکە مەمکی دایکی ناگرێت ئەوەش ینی مشکلەیەکە بۆ کۆرپەلەکە لە دوایە زۆر باشە دایکێک چەند جار ئەتوانێت منداڵی بە نەشتەرگەری ببێت ئەوە جیاوازە لە نەخۆشە بۆ نەخۆش جیاوازە ئەم هەوکردنەی باسم کرد لە نەخۆش بۆ نەخۆشە گۆڕێ نەخۆش هەیە بە یەک نەشتەرگەری وای لێ وەکووا بە یەکی چواری کردبێ ئەو لکانن دروست نابێت هەتا لکانن دروست بێ ئەو دایکە ناتوانێت مناڵی زۆری ببێ چکم نەشتەرگەرێکی قورسە بێ ترسی و مەترسی کە ئەو شتانی کەوتم برینداربوونی ئەندامەکانی دەوروبەری ئەوە زیاتر ئەبێ
باش أول كان ببشكنين هستي بيكريت أزاندريد يعني شون أتان نكرت ولا كاتي عملياتك هستي بينات باش يعني بيجويا بلا وكو بلا سونريا اشتدري خان ناتواني باش دكتور هر لسرتاوە کاتێک خانمێک دووگانە بێ ئێوە ئەتوان بزان کەم دایکە ئامادەیە بۆ مناڵی سروشتیان بۆ نەشتەرگەری ینی ئەکرێ هەنێ خانم هەر لە سەرەتاوە دەربکەوێ یان ئەوە تا لە کاتی منداڵبوونەکەیە زیاتر دەرئەکەوێت کە منداڵە بۆ کام جۆرە لە مناڵبوون باشترەوە نەشتەرگەری هەیە لە مناڵبوون نەشتەرگەری حالەی ماتلاین کتوپڕ و ئلێکتیف کە سارد سارد چییە ئەوەیە مەسەلەن ئەوش لە قۆناغی یەکەما دەرناکەوێت ئللا ئەگەر دایکەکە 2 بۆ 3 نەشتەرگەری کردبێ ئەوە ئێمە هەر لە قۆناغی یەکەمی سکەکەوە پێی ئەڵێن تۆ نەشتەرگەری لەبەرەوەی ناتوانانی لە دوای 2 ئەمەلیات ناتوانانی چانسی سروشتی ببینی لەبەرەوە لەو حاڵەتەیە یەکسەر ئەو هینە بۆ نمونە دایکێکە هێڵاشەکەی لەسەر شوێنی ئەمەلیاتەکە دروست بوو بێ ئەوە هەر بێ نەشتەرگەری بێگەرێک ئەمەلیاتش بێ بۆ نمونە بەعزە نەخۆشیەکە دایکەکە هەی بێ بۆ نمونە ئێستا ئەمەلیاتی شەبەکەی چاو هەیە ئەکرێ ئەوە نابێ زەختکە ئەوە بە تەقرێری دکتۆر ئەڵێ ئەمە ئەبێ سروشتێکە سەلامەتر لە بەرچاوی دایکەکە مەسەلەن ئەوە یەکسەر نەشتەرگەرێ لە ئەوڵۆ قەراری بووین بەعزە نەخۆشیێکی دڵ هەیە کە دایکەکە هەی بێ کە بزانی هێن زەرەری بۆی هەیە سروشتی و زەختکردنون ئەوە دکتۆری تایبەتی بەشەکانی خۆیان یعنی مەسەلەن دکتۆری دڵ قەراری بۆ لا دکتۆری چاڵ بەعزە ئەمەلیاتێکی قورسی فەقەرات هەیە دکتۆری بەلجنە قەراری بۆ ئێن ئەڵێن هێنەکە سەلامەتترە بۆ لەبەر پشتی بەعزە زگماکیەک ئەمەلیاتی زگماکی هەیە کە لە دایک ئەکرێ بۆ نمونە دەرچوونی تۆپی حەوز کە لە مناڵیا هەیە و بە ئەمەلیات ئەیگەڕێنەوە ئەوە ناتوانێت بە سروشتی لەبەری ناتوانێت قاچی بە تەواوەتی بکاتەوە ئەمانە ئەو حاڵەتانن کە تۆ لە قۆناغی یەکەمی دووگیانەکە ئەزانی ئەمانە و بێگومان پێویستی بە ڕێنمایی پزیشکیشە ئەمە مەجالی نییە یان لەبەر تەندروستی دایکەکە مەترسی نەشتەرگەرێکە هەڵەگری چکم مەترسی سروشتێکە زیاتر ئەبێ تۆ بێ کاتێک نەشتەرگەڵی هەڵبژێری کە مەترسی نەشتەرگەرەکە کەمتر بێت لە سروشتێکە تۆ ئەم ئەگە زەرێ بە چاوی بگەینە یا بە دڵی بگەینە یا بە ئەمەلیاتی پشتی بگەینێت تۆ لەو حاڵەتەیە نەشتەرگەرێکە هەڵەبژێری ئەمما ئیتر ما باقی ئەبێت تۆ چاوەڕێی قۆناغی سێمی دووگیانێکە بکەیت ئەو کاتە زیاتر قۆناغی سێمی دووگیانی بۆ لەبەرەوەی مناڵ هەیە مەسەلەن لە قۆناغی یەکەمە سوارە لە قۆناغی سێمە ڕێکە بێتەوە بێ بەسەرەوە بە سروشتێبی بەڵام لە قۆناغی سێمە ئەگەر مناڵەکە بە سواری هات ئەگەر کێشی زۆر گەورە بوو ئەگەر مشکلەیە لە یۆڵاشیە بوو مەسەلەن گەشەی مناڵەکە کەم بوو تەحملی سترێسی سروشتیەکەی نەکرد ئەمانە لە قۆناغی دووگیانی کۆتایی کۆناغەکانی کۆتایی یعنی لە سێمانگی ئەخیرە عادەتەن یا لە مانگی ئەخیرە ئەو قەراراتانە ئەدرێ ئەمەش ئەبێ بە زەرورەت لەبەر مەسلحەتی بۆ نمونە سوار کە نەشتەرگەری بێ لە نۆبەرەیە لەبەر مەسلحەتی کۆرپەلەکەیە وی تووشی هیچ مەشاکلێک نەبێ لە کاتی بوونەکەی دەدەت بوو لە سوارە لە نۆبەرەیە لەبەرەوەی مناڵی نەبوو حەوزی پێشووتر ڕەحمشتی نەکراوەتەوە هێنا مەترسی ئەوە هەڵناگرین کە ئەگەر سوار بێبی بێ بە سروشتی لەبەرەوە ئەکرێ بە نەشتەرگەری یان ئەم وەکو پێتانم دەگەر هێڵاش لە شوێنی ئەمەلیاتەکە بێ یا بوو نمونە ئەگەر سیانە بێ دووگیانێکە ئەوە هەر بە نەشتەرگەری ئەبێ بیبێ ئەگەر دوانە بێ و مثلەن بە سوار هات بێ یەکەمی ئیتر ئەو حاڵەتانە وەکوتم لە مانگی ئەخیرە دەرئەکەوێ ئەمەش ئەبێ بە زەرورەت بەڵام ئیتر ئەمانە هەمووی ناگاتە لە سادە ئەگەر تۆ ڕاستی بڵێ لە سادە ناگات یعنی لە دووگیانەکان لە سادەی ناگاتە ئەو حاڵتانی کە تۆ خۆ قەراری بۆی لە سانەوەتی هەر ئەوەیە خۆی پێشوەختە قەرارەیە و ئەترسم و ئازارم ناوێ و ئیتر ئابەونەوە زۆر باشە دکتۆرە تا چەندێک کێشی زیادە خودت قڵەوەی کاریگەری لەسەر هەم نەشتەرگەری و هەم منداڵبوونی سروشتیش ئەبێت کێشی زۆر ئێستا کاریگەری لەسەر هەموو نەشتنەوە نەشتەرگەریەکەیە یەکەم مەترسی بۆ بەنجەکەی دوو ئەوەنەی کەسێکی زەعیفە دوم لە کاتی نەشتەرگەریەکە مەشاکلی ئەمانەی کە باسمان کرد هەمووی دوو ئەوە ئەبێ لە کات بۆ ئافرەتی دووگیان کە ئەگەر قەڵەو بێ بۆ سروشتێکەش هەر هێشتا تەسیری زۆرە بێ لەبەرەوەی ماسوولکەکانی زەعیفە بێ لەبەرەوەی وەزنی زۆرە بێ یعنی ئافرەت هەتا مەسەلەن کێشی نۆرماڵ بێ با بڵێن و هەتا وەرزشی کردبێ ئەو ماسوولکانەی بە قەوەتە بێ بۆ کاتی قەوەت مەتاڵیەتی زۆر ئەبێ
ینی بۆ کرانەوە بۆ ئەو شتانە لەبەرەوەی ئێمە زۆر بیکات هانی ئافرەتین وەرزشکەن وەرزش تایبەتێ بۆ دووگیانی بیکەن لە بیدایەتی حملەکانەوە لە کۆتای حملەکە تشجیعی ئەوانەکەن پیاسەیان زۆر بێ گەڕانیان زۆر بێ خەوتنیان زۆر نەبێ یعنی کەوتن لە جیا زۆر کەون و نەجوڵێنەوە کاتی خەویان ڕێککەنەوە مەسەلەن بەلایانی کەمەوە 8 سعات بۆ 9 سعات بخەون خەوەکەیان لە کاتی خەوی نۆرمال بێ کەشەوە بۆی جستەی ئیسراحەتکە بۆی مێشکی ئیسراحەتکە بیرکردنەوەیەکی بەرەو ئەوە بڕواکە بیر لە سروشتی بکاتەوە زۆر جار پێڵێن بڕۆ قسە لەگەڵ ئەوانەی خۆت لە گەورەترن بەعزیکەی زۆر باش بە ئەرێنانە هانی ئەدەن یعنی و زۆرش تەسیری ئەبێ تأثیری پارتنەر با بڵێن مێردی یان پشتگیری مێرد زۆر گرنگە لە کاتی مناڵبوونا زۆربەی کات یعنی زۆربەی کات ئەگەر پشتگیری ئەوێ هەبێ زۆربەی کات ئافرەتەکان ئەوانەی کە خۆیان ئەترسن و ڕێیە گۆڕن بە پشتگیری پیاوەکانە زۆربەی کات قەرارە گۆڕن خاستن ئەگەر بتوانێت لەگەڵی بێ لە کاتی مناڵبوونەکەی و تەشجیعی بکە و سەپۆرتی بکە زۆر ئیسفادەی لێکە. زۆر باشە دکتۆر با بڕینە سەر منداڵبوونی سروشتی لە کاتەکەی ماومانە منداڵبوونی سروشتی باشێکی چییە و پێویستە دایکان چۆن خۆیان ئامادە بکەن لە سەرەتای دووگیانەکانەوە بۆ منداڵەکان بە سروشتی ببێت. باشەکەی ئەوەیە وتمان ئەو مشاکلانەی کە لە نەشتەرگەری بەسمان کرد ئەوە هیچ با بڵێن زیرۆ مشکلەیە بۆ بەنجە بۆ دروستبوونی وەکوتم لە دوا ڕۆژە بۆ ئەو لکانە بۆ ئەو شتانە هەمووی ئەو مەشاکلانەی بە بڵێن نییە خۆ ئامادەکردنەکە خۆی ئەوە گرنگە ئەوە کەوتم کلاس هەیە یعنی کۆرسات هەیە وەریگرن بۆ مناڵبوونی سروشتی چۆن قەوەتەکەن چۆن هەناسە ئەدەن چۆن یعنی هەموو هینەکانیان فێرەکە مەرحەلە بە مەرحەلە وەرزشە خواردنی تەندروستە ینی تەندروست بێ خواردنیان نەیەڵین کێشیان زیادکە خەویان باش بێ زۆر کتاب هەیە زۆر کۆرسات توانن بیخوێنەوە لە هینا سێری بکەن بۆ یعنی من هەموو جا پیان ئەڵێم ئێوە 24 ساعت مۆبایلتان بەدەستەوێ دەبڕۆن تۆزە سێرچ بکەن لەسەر ئەوە بزانن چەندێ ئیسفادەی هەیە چۆن خۆتان حازرکەن یعنی ئەو شتانە دەوری زۆرە بۆ کاتی بوونەکەی بۆ ئەوەی بوونێکی کورتی هەبێ یاخود ئازاری کەم بێ خۆی دایکەکە گەل لە مێشکی خۆیابی کاتە مێشکی خۆی کەمە پرۆسەیە کە ئەبێ ئازار ببینێ ئەو ناڕەحەتی کە ئەیبینە لە کاتی مناڵبوونەکە زۆر کەمترە چکم خۆی بۆ حازر کردو مێشکی بۆ حازر کردووە. باشە دکتۆر هیچ ڕێگاک هەیە بۆ کەمکردنەوەی ئازار بە سروشتی لەگەڵ پێشچوونی تەکنیکەکانە هیچ ڕێگاک هەیە بۆ؟ بەڵێ ئێستا خۆشبەختانە مناڵبوونی بێ ئازار مان هەیە ئەوەش هیچەکە لە هۆکارەکان کە زۆر بەعزێ لە دایکان ڕێیانە گۆڕن و ئەچون بەرەو سروشتی ئەوش دوو نەوەمان هەیە مەسەلەن ئیپیدیورەڵمان هەیە کە بەنجە لە پشتەوە ئەکرێ بۆ دایکەکە ئەوش عەسەبە هەستیارەکانی ئازاری نامێنێ هەستی پێ ناکە بەڵام هەستی ماسوولکەی ئەمێنێ یعنی حرەکەی ئەمێنێ جوڵەی ئەتوانێت بمێنێ بەڵام ئازارەکەی نامێنێ. نایترۆزۆکسایدمان هەیە ئەوەش هەر گازێکە دائەنرێ تەمان خۆی هەردووچی بەشی خۆی هینی هەیە زعفاتی خۆی هەیە بەڵێ بۆ نمونە بەنجەکە مدەی مناڵبوونەکە درێژەکاتەوە مەرحەلەی دوو درێژەکاتەوە لەبەر ئەوەی دایکەکە هەستی بەو مەنطقەیە نامێنێ بەو لەبەر و قەوەت و شت ناکات زۆر لەبەر ئەو مەرحەلەی دووەم کە مەفروزە سەعات بۆ 2 ساعت بێ ئەوە زۆربەی کات زیاکە هەندێک جار ئەبێ بە ناڕەحەتێ لە مناڵکە چکم خۆی لە دایکەکە هەندێک جار زەختی فشاری خوێنی دابەزێنێ دڵتێکەڵ هات نوڕشانەوەی کە بێ بۆی ئەوەش زۆربەی کات بە مەغەزی و چارەسەریەکەی بەڵام ئەگەر زۆر بێ بۆ هەیە تەسیل لە مناڵەکە بکە لیانی دڵی مناڵەکە ناڕەحەتێکی تیابێ یا ناڕێکیی تیابێ لەبەرەوە چانسی نەشتەرگەری لە دایکێ ئەو هینانە وەرگێ زیاترە لە وەکو دایکێ سروشتی بێ و هیچ ئەو بەنج و گاز و شتە وەرنەگرێ چانسی هینەکەی ئەمەلیا زیاتر ئەبێ لەبەر ئەو هۆکارانە یعنی زەختی دابەزێ ناڕەحەتی مدەی مناڵبوونەکە درێژە بێ ئەنجا مناڵبوونی ئاماری هین بە هین زیە ئەبێ کە فۆرسپسی پێ ئەڵێن و ڤاکیوم یعنی بە ئامێری سەحبمان هەیە ئامێری وەکو مەقەس وە فۆرسپ ئەوانش لە ئەوانەی کە ئەپیدورەڵ وەرەگرن زیاترە بێ لەبەرەوە کوتم هەستی قەوەتکردنیان نامێنێ لەبەرەوە جارە زەرورە بی بۆی مدەی مناڵبوونەکەی زۆر درێژ نەبێ ئەوانە بەکاربێنی. زۆر باشە دکتۆرە ژانی دەست کرد
توانێ هەنێک دایک بیستی بێتیان و ترسیان لێ هەبێت لە چ کاتێکدا ژانی دەستکرد بەکاردەهێنن و ئایا هیچ کاریگەریەکی خراپی لەسەر دایکەکە هەیە ژانی دەستکرد؟ ژانی دەستکرد خۆ بۆ ئەو کەسانەیە کە مەسەلەن مەرحەلەی مناڵبوونەکەیان تی ئەپەڕێنێ و دوا ئەکەوێ و ناکەوێتە سەرژان تۆش ئەو ژانی دەستکردەی بۆکەی بە دەرزی یاخود بە حەب دەست پێ ئەەکەی بۆی دایکەکە پێوتە سەرژانی خۆی بچێتە پرۆسەی مناڵبوونەوە. لە بەعزە حاڵەتێ مەسەن دایکەکە نەخۆشی شەکرەی هەیە زەختی هەیە ناتوانێت 2 هەفتەی ئەخیر مەترسی زیاتر لەمانەوەی مناڵەکە مەجبور ئەبین یا بۆ نمونە دایکێ سەراوی ئەتەقی پێش مناڵبوونەکەی ئاوی دەوری مناڵەکە نامێنێ مەجبورین ئێمە ژانی دەستکردی بۆ بکەین بۆ ئەوەی مناڵەکە نامێنێتەوە بکەوێتە ناڕەحەتی. ئیتر هەندێ حاڵەت هەیە جاروایە توشتە بێ مەجبوری تۆ پێش ئەوەی خۆی دەست پێ بکە تۆ دەست پێ بە ژانی دەستکرد. بەڵام خۆی ژانی دەستکرد ئەمانەیە کە هیچ ژانێنێ، بەڵام ئێمە خۆمان لە کاتی مناڵبوونا ئەو دەرمانە هەر بەکارێنین بۆ ئەوەی مناڵبوونەکەی زۆر درێژخایەن نەبێ. زۆربەی کات ئەو دەرزیە دەست پێ ئەەکەین و ینی خۆیەکێتە سەرژانی خۆی، بەڵام تۆ یارمەتیە دەی ئەوە هەرڕێک بوونەوەی ژانەکانێتی و بۆی پرۆسەکە زۆر نەخانێ بێزار بێ. بەڵام کە وەکو دەست پێکردن کە بە بێژان ئەبێ بەو حاڵەتانە بێ، چەند حاڵەتی هەیە کە زەرورە بیت گرنگە مەجبوری دەست پێ خۆ دەست بە ئەیکەیتە سەرژان و بۆی پرۆسەکە پێشەخەی. دکتۆرەوە پرسیارمان زۆر مابوو بەڵام کات دەرفەتمان نایە، ئومێدەکەم لەو ماوەیە توانی بێتمان سوودێک بە خانمان بگەین بە تایبەتی ئەوانی کە ئەیانەوێ منداڵیان ببێ. سپاس بۆ هەموو زانیاریەکانە، سپاس بۆ دکتۆرە پەخشانە شەڕەباتی پزیشکی پسپۆڕی ژنان و منداڵبوون و نەزۆکی. سپاس دەکەین دکتۆرەکان.